دیارەکەش بریتی بوو لە کڵاوێک ئەو کڵاوە دامناوەی تر بڕایش ناکەم لە دڵ نایە لەبەری بکەم من هەر خۆم نەمزانی کردیانە سوپرایسێک بۆ من کە جەنابیان دەبینم و بۆیە من شۆکەکە بوو بە دوو شۆک بۆم پیشانمانیاندا کە هیچ شتێک مەحاڵ نییە بۆ گەنجی کورد و لەخوا بەزەوەیشان بۆ جێبەجێ کردو بەڕاستی کاتێک من سەرتا هەر لەوەی کە حەزم لە بەشی فڕۆکەوانی بۆ وەکو خەونێک بۆ من بەڵام وەکو گەنجێکی کورد گەنجێکی گەرمیانی کاتێکە بینی کەسێک دێتە خەمی خەونەکە تو یارمەتی دەدا لای مشەو کەسە جەنابی کاک ئاری مەسوور بارزانی بوو و ڕێکخراوەکەی کورسان فاوندیشن کە خاڵ بە خاڵ هەنگاو بە هەنگاو لە بچووکترین هەنگاوە تا گەورەترین هەنگاو لەگەڵم بوون و جێگەی وێ شانازی کە بڵین کورسان فاوندیشن بۆ هۆکارێک بۆ ئەوەی چاوی قوتابیەکانمان بە تایبەتی لەم خۆناغا کە نزیکین لە خۆناغی تاقیکردنەوەی وزاری نزیکین ئەو خۆناغانی کە قوتابی پێویستی بە هاندەرە بەڵێ سەرەتا من هەر خۆم نەمزانی کردیانە سوپرایسێک بۆ من کە جەنابیان دەبینم و بۆیە من شۆکەکە بوو بە دوو شۆک بۆم بەڵام کاتێ دانیشتیمان سادەی جەنابیان قسەکردنیان لەگەڵ ما هاو خەمی لەگەڵ کەیسەکەمە بۆ ئەوەی کە بەڵێنەوەی پێمان داوە کە ئیتر خەونەکەمان ببینە ڕێ و هیچ خەمی کۆلێشەکەمان نەبێ و دڵنیابینەوەی کە بە دڵێکی ئارامەوە خەونەکەمان بەجێدێنین وەڵی لەوێ بووم تر پێمیان ڕاگەیان کە جەنابیان دیارەیەکی تایبەتی بۆ من داناوە دیارەکەش بریتی بوو لە کڵاوێک ئەو کڵاوە دامناوەی تر بڕایش ناکەم لە دڵ نایە لەبەری بکەم هەروەکو بەشێکی دایانم لە ژوورەکەم وەکو باگراوندێک و ئینشاڵڵا و جێی سپاسە کە من ئەو دیارێ لە جەنابیان وەربگرم بەڕاستی شتێک زۆر جواب بوو وەکەوەی ئێمە دەبینین لە جەنابیان خاڵ بە خاڵ بە دوای کەیسەکەن بە دوای کەیسەکەی خۆمان بوونا و تەنانەت لە بچووکترین خاڵەکان تا گەورەترین و ئەبینین کە نەک تەنها بۆ من بۆ چەندین گەنج ئەو هەلەیان ڕەخساندووە یارمەتیان داون لە بوارە جیاجاکان یارمەتی دەریان بن و بە هەمان شێوەش بۆ بوارەکەی من کە بەشی فڕۆکەوانیە خەونێکی زۆر دوورە بەتایبێت بۆ گەنجی کورد بەڵام لەخوا بەزیاو بێ پیشانمانیاندا کە هیچ شتێک مەحاڵ نییە بۆ گەنجی کورد و لەخوا بەزەوەیشان بۆ جێبەجێ کردووە ئارین بارزانی هەمیشە لە نێو گەنجان دەرکەوتووە تۆ لێرەوە چی پێ دەڵێت پەیامێکت بۆی هەیە وەڵی وەکەوەی ئێمە دەڵێن هەمیشە جێی شانازیە بۆ گەلی کورد کە ئاوا کەسێک ببینین ئاوەڕ لە گەنجانەداتەوە ئاوەڕ لە توانای گەنجانەداتەوە بەتایبەت لە کاتی دانیشتنەکەم لەگەڵ جەنابیانە هەمیشە بە دەم بەپێکەنینەوە بە سلوبێکی زۆر توانم بڵێم جوان لایق بە جەنابیان بە سادەیەکی و میهرەبانێکی زۆر و پێمی ڕاگەیاندووە کە خەمی هیچم نەبێت تەنانەت خوێندنەکەمیش و دڵنیا بێتەوەی کە دڵنیا بنەوەی کە داهاتوویەکی جوان لە پێشمانە بۆیە ئەبینم ئاوە یارمەتی گەنجانەدا بەڕاستی جێگەی شانازی هەموو کوردە کەی دەست بە گەشتەکەت دەکەیت بۆ ئەوەی بڕۆیت بخوێنیت لەکوێ دەخوێنیت دوجار وەکو فڕۆکەوانێکی گەنجی کورد کەی دەگەڕێیتەوە هەرێمی کوردستان وڵا خوێندنەکەی خۆم دانراوە انشاءڵڵا منەوە تا ئێستاکانە ئێوە لەبەر جەناوتە مامە لێر ئەگەینە ئێستا بە دەرچم و انشاءڵڵا لە نزیکترین کاتەکان دەگەین بە یۆناان لە ئەسینای خوێندنەکەمانی کە لە باشترین کۆڵێژەکان بۆمان هەڵبژاردووە لە ئەسینا و بە درێژترین مەودا بێتێرە 2 ساڵ دوای 2 ساڵ دێنەوە و انشاءڵڵا هەوڵەدەین جوانترین خزمەتمان هەبێ بۆ گەلی کوردستان انشاءڵڵا من هەر لە منداڵیەوە جاران کە هێدسێتێک دەکەیتە گوێتە و سەماعەکان باوکم خوا عەفوی کە هەمیشە ئەیوت فێم فڕۆکەوانەکەم ترەوە هۆکارێک بوو بۆەوەی درێژی بە خەونەکەمان بدەین جێگەی شانازی گەلی کوردن کە یارمەتی قوتابیان بدەن هانیان بدەن بۆەوەی خوێندنەکانیان خەونەکانیان جێبەجێ بکەن و ڕێز و سڵامان هەیە و بە ناتوانین ئەو پەری دڵخۆشی خۆمان دەرببڕین بەڵام دەستخۆشێکی زۆر تایبەتمان هەیە بۆ جەنابیان و بۆ هەموو ئەوانەی هەموو ستافی کورسان فاوندیشن و هەر کەسێک بە هاوخەمی یارمەتی گەنجانەدا ڕاستی وەکو گەنجێکی گەرمیانی دوورم لە توانم بڵێم لە ئەو پەڕی کوردستان تا ئەم پەڕی کوردستانین بەڵام لەخوا بەزێ توانم بڵێن کورسان فاوندیشن ئەوەی سەرماند کە تایبەت نییە بە ناوچەیەکی دیاریکراو بێ هیچ ڕەگەز پەرستیەک تایبەت بە هەموو کوردستان هەوڵی داوە کە بێ جیاوازیەک خەونەکەمان بۆ جێبەجێ بکات و ئەمە جێگەی شانازیم بەڕاستی کە بێ هیچ جیاوازێک دەست بۆ خەڵکی گەرمیان بەندەست بۆ هەموو ناوچەکانی کوردستان بن و کاری باشیان ئەنجام بدەن